یارمەتیمان بن تکایە.
پاراستنی ڕەسەنایەتی ئەوەیە ئەوە دەنگە جۆمان لێبوو بە دەنگی کاک سامان سایاد ئەزگەر بە دەنگی کاک کارزان هەفتەی پێشوو جۆمان لێبوو بۆ بە دەنگی کاک عەبدوڵڵەش جۆمان لێبێت بە دەنگی کاکە داریوشیش کەوا بێ هونەرە نەمرە وەکو هونەرەکەی ئەحمەد شەماڵ کە کاک کامران لێبێ وەکو هونەرەکەی ماملەی حەسەن زیرەک مەزەری خالقی دەستان خۆش بێ بەڕاستی ئەوە خۆی لە خۆیە خەباتێکی کوردانەیە کە ئەمانە ئەو ڕێچکەیەوە ناکەن ئەو هونەرە پارێزن دەستان خۆش